سڵاو پێم وایە دیاردەکەی ئەم جارش کە باسیەکەین وەک بەشێکی زۆر لەو دیاردانی کە باسمان کردووە بەشێکی زۆر یا بەشێک لە خەڵک پێی وا بێمە دیاردێکی زۆر زۆر بچووکە و شایانی باسکردن نییە بەڵام من دڵنیام دوای ئەوەی کە چوینە ناو بەردامەکەەوە تێگەین لە گرنگی ئەم دیاردەیەش دیاردەی سەرەگرتن و دیاردەی دەرچوونمان لە یاسا و لە سیستم و ئەو سەرکێشەیەی کە لە پشتی سەری هەموو تاچێکی کووردا هەیە کاریگەری لەسەر ڕۆشنبیری و وێنەی گشتی وڵاتەکەمان کردووە بە جۆرێکە من کۆمەڵێک وێنەم لایە بەڕاستی یعنی سەیرەکەی ئەمەیەکێکە لەو وێنانەی کە ئێستا شاشەکەکەین بە دوو بەشەوە بۆی کە بیبینن ئێوەش کە بەدەستمەوەیە یعنی سەیرەکەی خەڵک بۆ دەنگان نازانێت لە دیموکراسیترین پرۆسا بۆ بە پاڵەپەستۆ و ڕاکێشانی یەکتری و سەرە نازانن بگرن ئەمە سەرەگرتنی سەمونە حوسە کەس لەبەر دەمی دەرگایە کاوەستاوە نەیانتوانیەوە ڕیز بن ئەمە سەرەگرتنی سەروپەیە منجەڵیان ڕیز کردووە هەر منجەڵە و لە ئاوازێکە ئەمە سەرەکردنە بۆ دەلاک نازانم بەڕاستی چۆن چۆنیە نازانم سەری دەلاک چۆن چۆنیە گەرەمە تەحلیلکەی بۆ وڵاتێکی پێشکەوتو هەر نازانی چۆن شەرحیگەی سەرەگرتن بۆ ئیمزای کتێبی نووسەرێکی گەورە کە بەشێک لەو بەڕێزانەی کە وەستاون لە سەرەکە بە فەلسەفەی نووسینی ئەم بەڕێزە ئەم نووسەرە گەورەیە ئەژین بەڵام لە کاتێکا نازانن سەرە بگرن سەرەگرتن بۆ بانزین ئەوە هەر سەر و دەری دیار نییە بە هەر حاڵ سەرەگرتن بۆ دەمامک بەڕاستی ئەمە لە سەردەمی کۆرۆنایە بە هەر حاڵ ئێمە بۆچی نازانین سەرە بگرین ینی ئەم دیاردەیە ئەم ڕۆشنبیری تاچیە ئەتوانم بڵێم چەند سەد ساڵێک پێش ئێستا لە وڵاتە پێشکەوتۆکانە یەکلا بۆتەوە ئێستا بووە بە بەشێک لە کللتوریە بە خۆشحاڵیەوە بە میواناری هەڵکەوت عەبدوڵڵا نووسەر کاگەڵکەوت بەخێر بی ئازێتی کێشە دکتۆری بەڕێز دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی جەنابیش زۆر زۆر بەخێر بی پسپۆری دەرونی هەڵبەتە تایتڵەکەت ناوی ناوێ خۆشحاڵم جەنابیشە ئامادەی بە بۆی کە خەڵکانێکی زۆر گوێ لە جەناب تەگرن بۆی کە ئەم دیاردەیە لەم شوێنە بچووکەوە وێنەیەکی گەورەی بۆ دروستکەین بەڕاست زۆر زۆر ئازیەتی کێشا بەخێر بی پێما بێ بە ڕۆژوشم ڕۆژوتان قوبڵ بی ئینشەڵڵا بەرزانی ساعی گەوهەر کەسایەتی شار و پیاوێکی بە ئەزمون لەو دیاردە کۆمەڵایەتیانەی کە لە کوردستانە بەداخەوە بوونەتە باو جەنابت لە بەرنامەیەکی ڕابردوومان لەسەر مۆزوعی لەسەر دیاردەیەکی تر قسەمان کرد خۆشحاڵ بووم کە هێزێکتدا بە بەرنامەکە و هیوادارم هەمان هێزیش بێ بەم بەرنمەیە چکە و قسانی جەنابتێکی بە وێنەیەکی تەنس پیشانی خەڵکیەیە بەڵام کاریگەری و ڕێوشێنی خۆیە بێ منەمەیە لە تۆ دەست پێ بکەم بەڵێ سەرەگرتن ئەوە نەموهیمەوە ئێمە هاتوین بەرنمەیەکی لەسەرەکەین بێگومان چۆن سەرەگرتن واتە ڕێزدانان بۆ سەروەری یاسا بە کەس پێشکەس نەکەوێت هەمووی بەڕیز بۆسێت تا ئەو کاتی خۆ دێت سەری خۆ دێت ئەو شتی کە داوایەکەی ئەو شتی کە پێویستی پێتی وەری بگریت باش یان جێبەجێ بکەیت باش دوای جەنگی جیهانی دووهەم لە شاری نوێرمبێک لە ئەڵمانیا باشە ڕۆژێک خەڵک سەرە ئەگرن بۆ نان باش لەو کاتا گەنجێکیت بە پێچوانەی ئەوی خەڵکە کە سەرەکەی گرتۆڕێک ئەچێتە پێشەوە بۆی پێش خەڵکەکە بکەوێت لەو کاتا پیرێژنێک پێڵێت هەڵە گەنجەکە بڕۆ دواوە بچۆرەوە ناو ڕیزەکە سەرەکە مەشێوێنە ئێمە جەنگمان دۆڕانوە ئەخلاقمان نەدۆڕانوە کەواتە سەرەگرتن پەیوەندی بە ئەخلاقەوە هەیە دەستخۆش ئەمە یەک تکایە باش بەتاوم سەرە وشەیەکی کوردیە واتە تو ئەوەنە سەری لە پێشەوەیە عەرەبەکانی عێراق ئەوەنەیان بەلاوە جوان بووە بردوانە بۆ خۆیان ئەڵێن بسەرە خۆی عەرەبی ئۆردون و مەسەلەن مەغریب و جەزایر و تونس و ئەمانە من هەڵسوکۆتم لەگەڵا کردوون ناڵێن سەرە بەس عەرەبی عێراق لە سەرە چکە وشەکە کوردیە ئەوان ئەڵێن دۆرەک یا موو دۆرەک ئەوەکو ڕوونکردنەوەیەک هەتا ئێستا سوپاس دەسەکانە خۆش بێ و جوان داغڵ بووی دکتۆر کەریم جارێ نایەمە لای تۆ کاگەڵکەوت تۆزێک دنیاکەتان دنیای نووسینتان و دنیای بیرکردنەوەتان و کۆمیدیا تۆزێک لەگەڵ دکتۆر کەریمان نزیکن بەڵام من دیوە دەرونیەکە بۆ دکتۆر کەریم دانێن بەڕاستی بۆی کە
لەو دیوا مامۆستا قسەمان بۆ بکە منەمێت تۆ لەوا قسە بکەیت بۆچی ئەمە نەسەرکێشیەکەین ینی بۆچی ئەمە ینی بۆچی پێمان ئەی بە تاچی کورد لە سەرێک وەستاوە بۆ نمونە چوزانم سەری هەرجیەکە ئەی لە مارکێتێکە لەوەیەکە تۆ سیرێکە یەک دنیاشتدا ناوە لە پڕ زەلامی جد دووقت و بیپسیدانێ لێەوە کاکە ینی وا تەسەڕوفەکەکەوەی ئەو ینی بۆچی پێمان ئەی بە بوەستین لەسەرا و بە سیستەم بۆستین بەڕاستی لە ڕاستیە نەبوونی نۆرەگرتن لە کوردستاندا حتا لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتە دەگەڕێتەوە بۆەوەی کەوا کولتوری نۆرەگرتن نییە لە وڵاتانی پێشکەوتوو ئەمەی پێی دەوترێت ڕێزگرتن پێی دەوترێت نۆرەگرتن بۆتە کولتور ئەساسەن با بگەڕێنەوە بۆی بزانین ئەم نۆرەگرتن لە چیوە سەرچاوی گرت لە وڵاتانی پێشکەوتوو بۆ یەکەمین جار ئەم دیاردەیە لە ساڵی 1910 لە ئەمریکاوە سەری هەڵداوە باشە کاتێکەوە ئەو خانمانەی کە لە بەدالەی تەلەفۆن ئیش دەکەن شار و لۆدێکی گەورە دەکەوێتە سەریان فریای ئەوە ناکەون پەیوەندیەکان لە نێوان خەڵکا دروستکەن بۆیە یەکێ لە زاناکانی کارگێڕی لەو سەردەمەدا بیر لەوە دەکاتەوە چۆن بتوانێت ئەم کێشەیە چارەسەرکە چۆن بتوانێت سیستەمێدا بنێ ڕێکارێدا بنێ کە هەموو ئەوانەی پێویستیان بە خزمەت گوزاریەکەیە بە ئامانجی خۆیان بگەن لە هەمان کاتە ئەوانەی کە ئیشەکە جێبەجێکەن سەرکەوتوو بن لە جێبەجێکردنیدا و ئیشەکە مەیسەر بێ بەواتایەکی تر نۆرەگرتن لە سەردەمی خۆیدا پەیوەندی بە کواڵەتی ئیشکردنەوە هەبوو هەر لە دوای ساڵی 1970 لەوە کرایەوە هەر فەرمانگەیە هەر کۆمپانیایە بۆ ئەوەی ئیشەکانی خۆی بەرێتە پێشەوە و کواڵەتیەکەی بەرز بکاتەوە پێویستی بەوە هەیە کە ئەوانەی کە سوود لە خزمەت گوزاریەکەی وەرەگرن دەرفەتێکیان هەبێ بە شێوەیەکی یەکسان و بە شێوەی زوڵم لێ نەکردن ئامانجەکانی خۆی بپێکێ واتە نۆرەگرتن لە بنەمادا دەگەڕێتەوە بۆ ئەوەی هەر تاکێک بە ئامانجی ئیشەکەی خۆی بگا و بتوانێ بەدەستی بێنێ بەبێ ئەوەی مافی یەکێکی تر بخوا و بەبێ ئەوەی فشارێ بۆ کەسی دووهەم یا بەرامبەری خۆی دروستکە و ئیشەکەی جێبەجێ بێ باشە لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە گرنگە ئەم شتە لە هەموو شتێکا بەڕای من گرنگە بۆ گرنگە مەسەلەن تۆ با بڵێن ئەچینە پەیوەندیکی کۆمەڵایەتی ئاهەنگە یا پرسەیەەکە باش تۆ کە ئەچیتە ئەم دوو بۆنەیە ئەمە بۆنەیەکی کۆمەڵایەتی هەردووکیان دوو بۆنەی کۆمەڵایەتی گرنگن باش بەڵام ئەو دوو بۆنەیە نابێت ڕێگە بەوە بدا فشار بخەمە سەر کەسی بەرامبەرم یا کەسانی بەرامبەرم بۆ ئەوەی لە بۆنەکەدا بە شێوەیەکی دیاریکراوە بەشدار بم لە لای ئێمە لە کوردستان بۆ ئەوەی نۆرەگرتن کاریگەری خۆی هەبێ ئەبێ بێتە کولتور لای ئێمە نەبووتە کولتور بۆ نەبووتە کولتور لەبەرەوەی هەموو شتێ بەر لەوەی بێ بە کولتور پێویستی بە کۆمەڵی ڕێکار هەندێک جار یاساش هەیە بۆی چوارچێوەیە بۆ ئیشەدا بنی ئەو کاتە لە سنوورێکی تەسکدا فەرمانگەیەک کۆمپانیایەک جێبەجێ بێ دوای ئەوە ئەمە بۆ ئەوەی ببێتە کولتور پێویستە ئیشی لەسەر بکرێت کۆمەڵ ناسان ئیشی لەسەرکەن دەروون ناسان ئیشی لەسەرکەن لە بواری پەروەردەیە ئیشی لەسەر بکرێ تا ببێتە بەشێک لە ئەخلاقی جەمعی ئەوەی پێی دەوترێت بۆ ئەوەی ئیش ڕاستە مامۆسا ئەم شتانە گرنگە بەڕاستی ینی گرنگە کۆمەڵگە ئیشی لەسەر بکاتیانی ئێسا بۆ نمونە ڕەنگە پرۆمۆشنیان بەرنامێ بڕوا ڕێکلامیان بەرنامێ بڕوا بەشێک لە هاوڵاتیان پێیان بڵێ بام هەموو بابەتە گرنگە هێت ئەو چیتان ناوە لەسرە دانیشتون قسەی لەسەرەکەن ینی ئەم ئینتیباعی کە دروست بۆ لای خەڵک هەر لە خۆیەوە شت گەوراکە و شت بچووکە کات و ئەم مۆزوعی بەلاوە گرنگە و بەداخەوە بەشێکی زۆریش لە میدیاکان دوای ئەم هەڵایاکەون ینی دوای ئەوەکەون دوای قسەی خەڵکێکەکەون کە ئەم خەڵکە بەڕاستی معریفەی کۆمەڵایەتیان نییە ئەیانێ بە هەوای ئەوان ئێمە میدیا شەنکات بیانی گرنگە بۆچی تا ئێستا میدیا گرنگی بەم شتانە نەیاوە بەڕاست ئێمە لە کوردستان زیاتر کۆمەڵگەی شتە گەورەکانی لە کاتێکدا شتە بچووکەکان شتە گەورەکان دروست دەکا بۆ نمونە ئێمە لە کوردستان قسە لەسەر دیموکراسی دەکەین بەڵام ئەگەر قسە لەسەر دیموکراسی بکەین بەواتە فەلسەفی و فکرێکەژی لەکوێوە دەست پێەکە لە مافی تاکەوە دەست پێەکە واتە کەسێک کاتێ نۆرەی دەبڕێ کاتێک کەسێ زەوتی ئازادی ئەو دەکا لە مافەکەی دەخوا ئتر ئێمە قسەی چی لەسەر دیموکراسی بەواتە گەورەکەی بکەین لەبەرەوە من پێم وایە لە شتە بچووکەکانەوە بڕۆین بۆ شتە گەورەکان ئەتوانین زیاتر کێشەکان چارەسەرکەین نەک بە پێچەوان دەستخۆش دکتۆر پاکێجێکی گشتیمان ئامادە کردووە هەڵبەتە سەر و دەری
ئەتوانین بۆ ئێمە با بڵێ نازانم لە چ قۆناغێکە ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی لە برەوەنە خۆی گۆڕێت ناتوانانی بڵێ لە سەروبەندی کۆتایی کۆرۆنایە دەستپێکی کۆرۆنای ناوڕاستی کۆرۆنا بەڵام لە سەروبەندی ڤایرۆسی کۆرۆنا ئیلهامی ئەم بەرنمەیەمان بۆ هاتکە گرنگ بوو بەڕاستی سەیرەکەی کورد لەسەر سەرەی شەربەت ناتوانێت بەڕیز بۆستێکە لە کاتێکە 1000 دینارە و چیسەیەکە بەی ڕەنگە هەموو ئەگەر 100 کەسیش بۆسە لە ماوەی 5 دقا کۆتایی پێبێ لە ماوەی 10 دقا کۆتایی پێبێ با سەیرێکی ئەوروپا بکەین با سەیرێکی وڵاتە پێشکەوتەکان بکەین بە بزانین بەبێ ئەوەی پۆلیسێک گۆستا بێ بەبێ ئەوەی سیستمێک بەبێەوەی یاسایەکی تند ئیدارەیە و خەڵکە بکە خەڵک چۆنچۆنی ژیانی لە سەردەمی کۆرۆنا و بە تایبەت سەرەگرتنە بەڕێیەکات فەرموو. لە بەشێکی زۆر لە وڵاتانی ئەوروپا پۆلیس کۆنتترۆلی سوپەرمارکێت و بازارەکان ناکات تا خەڵکی بەسەرە و دوور لە قەڵباڵغی ڕابۆستن بەڵام لە کوردستان پۆلیس لە مارکێت و بازارەکان ڕادەوەستن داوا لە هەوڵاتیان دەکەن قەرەباڵغی دروست نەکەن لە وڵاتە پێشکەوتۆکان لە بری داوا لە هەوڵاتیان بکەن دەڵێن ئەمە بڕیارە و کێ پابەند نابێت بێجیاوازی سزا دەبێت و لێبوردن و لێخۆشببوون نییە سزاکان سزای مادین و لە وڵاتێک و بە وڵاتێکی دیکە جیاوازە لە 300 یۆرۆ دەست پێ دەکات تا 4000 یۆرۆ. لەم سۆنگەیەوە مارکێتەکان بە میکانیزمێکی نوێ ڕێگریان لە جەنجاڵی کردووە. بەپێی گەورەی مارکێتەکان دیاری کراوە چەند کەسی لێبێت لە یەک کاتە. ئەگەر پێش کۆرۆنا مارکێتێک 50 عەربانەی دانابێت ئێستا 20 عەربانەی داناوە و ئەمە ژوا دەکات دە 20 کەس زیاتر لە مارکێتەکاندا نەبن. دەربارەی سەمونخانە و قەسابخانەکان و مارکێتە بچووکەکانیش دەبێت لە 2 کەس زیاتر لە ژوورۆ نەبن. ئەوانەی تر لە دەرەوە و چاوڕێ بکەن و بەڕێزگردن لە مەترونیوێک دووری نێوانیان. تەنانەت لە ناوپاس و پارک و دەرەوەش دەبێت ڕێز لەو مەترونیوە دووریە بگیرێت. لەوێ تەنها بە بڕیارێک هاوڵاتیان پابەندی سڕە و ڕێزگرتنی یەکترین. دەبێت لێرە بە چ سڕە بگرین و مافی یەکتری پێشێل نەکەین. دەستخۆش دکتۆر هەمیشە تۆ فۆرمێک تێ لە قسەکردنە ئەگەر باسەکە زۆر با بڵێن باسێکی بچووکی دیاریکراویش بێت تۆ وێنێکی گەورەی بەبەراکەی وای خیتە ناو سیستەمێکی گەورەوە سەرەگرتن ینی فۆرمی بینینەکەمان کە ئەی بینین لە چوارچەوەی سەرەگرتنیێکی ئاساییە ئەوەستێتەوە یان پەیوەندی بە شتێکی گەورەترەوە هەیە لە سەرەگرتن بڵێ خۆی نۆرەگرتن سەرەگرتن هەرچێکی ناوە نێی ڕفتارێکی کۆمەڵایەتیە ینی تاکی نییە باش ینی من ئەگەر خۆمم سەرەی چی بگرمە خۆمم کەواتە کاتێ لەیەکی زیاتر دەبێ ڕفتارێکی ئەبێ بە ڕفتارێکی کۆمەڵایەتی کارلێکنی کۆمەڵایەتیە بێ پەیوەندەکان تێکەڵ بکوین بەرژەوەندەکان تێکەڵە بن نۆرەیەتە پێشەوە باش لەو راپۆرتەی بەڕێستانە من چەند شتێک لەوانەوە ڕۆم یەکێ لەوانە باستان کرد کە وتان لێ پۆلیس ناوەستی لە راپۆرتەکەیان ڕاست لە بواری دەروونزانیە هەر تاکێک هەتاوێ بە 4 ساڵ 5 ساڵ بۆ پەیوەند دەبێ بە یاسا و ڕێنمایەکانەوە لە ترسی دەسەڵاتی دەرەوە یانی لە باوکێ ترسێ سزای بە لە پۆلیسە ترسێ لە شوڕتاسێ لە قانون نەترسێ کەواتە سزادانەکە و دەسەڵاتەکە لە دەرەوەی بەڵام بە پێی هەموو پێوەرە دەرونیەکان کاتێ پرۆسەی پەرودۆ فێرکردن لەسەر ڕێچکەی خۆیڕوا وردە ئەو دەسەڵاتە دەرەکیە ئەڕواتە ناوەوە ئەبێ بەهێزێکی ناوکی لێپرسینەوە لە تاکەکانەکە کە ئێمە لە دەروزانەیە پێڵێن ویژدان بەشێکە لە منی باڵە ئەنای ئەولیا تەبەن ئەمە لە خۆی وجدانە دروست نابێ بە پەروەردەیەکی دروستە بێ دایک و باوکێک هەبن مامۆستایە هەبن خوشکوبرایە هەبن نمونە و پێشەنگەکان خۆیان پابەندی یاسا و ڕێنمایەکان بن ئەو کاتە مناڵەکە لەوانەوە فێرە بێ کەواتەی یەکەم شت کە تاوەکو ئێستا ئێمە نەمانتوانیوە ئەو پەروەردەی هەمانە لە ناو خێزان و لە دەرەوەی خێزان ئەو ویژدانەی بۆ هەموو تاکەکان دروست نەکردوە کەواتە بێ لە هەموو کاتێکا لەم وڵاتانەی وەکو ئێمە مادام ویژدانەکە زەمیرەکە دروست نەبووە لێپێچینەوە لەگەڵ تاکات ئەبێ دەسەڵاتی دەرەکی هەبێت لێرەیە باسی یاساتان کرد لێرەیە لە وڵاتی وەکو ئێمە ئەگەر ڕازگۆ بووین و درۆ لەگەڵ خۆمان نەکەین ڕازگۆ بین لەگەڵ ئەو بینێرە بە ڕێزانە لای ئێمە کە دەسەڵات کە ئاڵێن یاسا سەروەرە و لەسەر و هەمومانەوەیە و هەموومان لە بەردەم یاسایە یەکسانین بڕواو هەبێ لە درۆیەکی گەورە دوو لە ڕووی بینەران لە دروشمێکی زیاتر نییە بەداخ
دەیان جار لە کەناڵەکەی تۆ کەناڵی تر خەڵک مقابلە کراوە وتوێتی دەفەرم و چێ پیاوە بێ کوڕەکەی من بگرێ و لەوانەیە خۆش بینی بێتی من بگرێت کەس یاسا ناتوانێت هیچی بەرامبەر دەکرا دەستیشی خۆش بێ بۆ لەم دەستی خۆش بێ لەبەرەوەی ئەوی ژەڵە بۆ فڵان کەس و فڵان کەس یاسا پێی ناوێرە بۆ ئەوانە لەسەر و یاسا و دەسەڵاتەوە کەواتە لای ئێمە مادام یاسا ڕۆڵی خۆی نەبینێ مادام یاسا قووەتی نەبێ مادام هەموو کەسێ یاسای بەسەرا تەطبیق نەکرێ بەس یاسا بۆ فەقیر و هەژار بێ ئەوە ئەو کاتە خەڵکیش لە سەرشا و لە هەموو دیاردە کۆمەڵایەتەکانی ترا پێشێلی یاساکە من لە سەرەتای کۆڕۆناکە لە چەند کەناڵێکی تریش باسم کرد کە چاوپێکوتن لەگەڵا کراوە چاوپێکوتن ڕاپرسیەکم کرد لەگەڵ 152 کەس بوو وابزانم لە ناو سنتەری شاری سلێمانی کە خۆ دەزانی پایتەختی ڕۆشنبیریە ئەگەر بچیتە دەرەوەی قەزا و ناحیەکان فەرقی هەیە بڕوا و هەبێت لە 143 ئەوەی چاوپێکوتنم لەگەڵا کردووە وتوێت ئەم دیاردەیە فشەیە و درۆیە و هەرچی ڕێنمایە لە حکوومەت دەرچێ من هەر پابەندیشی نابم و ئەشبینی کە نابێت و زۆر جار راپۆرتی ژەکە کەس گەڵێ فشەیە و درۆیەوەی خوانی بە نابێت خوانی کاو نابێت کەواتە ئێمە لە 143 خەریکە نیوەی هاوڵاتیە پابند نابێ بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی تەندروستی جیهانی لەبەر ئەوەی کە ژیانی خۆشی خاتەمەتەسی مناڵەکانی اینجا لەسەری سەمونێکە لەسەری شەربەتێکا پابند دەبێت کەواتە ئەمە پێمانەڵێ پرۆسەی پەروەردە و فێرکردن لای ئێمە وەکو پێویست نیە جێبەجێکردنی یاسا وەکو دەقێکی یاسایی هەیە بەڵام لە پراکتیک و عملیان نییە لەلایەکی تریشەوە ئێمە نۆرەی نۆرەگرتن پەیوەندی بە مافی کەسانی ترەوە هەیە من کە نۆرەکەم لە دواوەیە ناچمە پێشەوە ڕێزی تۆ ئەگرم تۆ پێش من وەساوی لای ئێمە خۆ دەزانی لە پرۆسی پەروەردە و فێرکردنە هەر لە مناڵیەوە تۆ بێ ئەمە دروستکەی ئەبێ لە باخچەی ساوایان و مناڵان لە باخچەی ساوان فێری سەرە و نۆرەگرتنکەی ئێمە مەسەلەن زۆر جارێ من نمونەی هێنینەوە مناڵێک گەر فێریکەی تەبەن لە 4 ساڵی 5 ساڵیە هەموو مناڵێک پێڵێن ئیگۆسنتەریزم یاخود تەمەرکز حول الذات یا خولانەوە بە دەوری خویە مناقەش و گفتوگۆ و ڕێزی بەرامبەر نازانم ئێمە چیەکەن شتێکی ئاوە قەڵەمێ شتێکێنێ ئەڵێن ئەمە و بەدەستەوە بێ کە تۆ قسەکەی هەر کەسی ئەمەی بەدەستەوە بوو ئەو قساکە نۆرەی خۆیەتی نابێت تۆ پێی بڕێ ئەچێتە یعنی بێت لەو قۆناغەوە دەسی بەڵێ هەموو ڕفتارەکان لە مناڵی 5 ساڵی یەکەم بناغێەوە کەسێتی لەوێەوە بنەماکاندانرێ ئێمە ئەمەمان نییە ئێمە دەیان جار وتومانە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە تعلیمە فێرکردنە ڕفتار نییە دەست پەروەردە نییە دەستخۆش کاگەڵکەوت تۆ بەدەر لە نووسینەکان و وەرجێڕانەکانێ زۆر ئیشش لە سێکتەری هاتوچوا کردووە و ئەوە شتەیە ئێستا لە ناو قسەکانی مامۆسا ئەوم بەبیر هاتەوە بەڕاستی ینی تۆ سەیرەکەی جاری وایە لە ترافیکێک ئاوەستاوی گوڵۆپەکە سوورە بەڕاستی ینی بەداخەوە با نەچینەوە بابەتەکان جادەکانمانەمووی تەسکەوەک و پێویست نییە بەڵام تۆ سیرەکەیەوە ڕێک و پێگوەستاوی سیرەکەی سارەیەک لە تەنیشتەوە ئەڕوا بەم هەموو سیارانە تێ پەڕێنێ بۆی کە بگاتە پێش ترافیکی و بگاتە بەردەمی تۆ یعنی من ئەمێ ئەوەم پێ بڵێ ینی لە ڕووی ئەخلاقی پیشەیەوە ینی ئەو شۆفێرانە چین کاک دەروون لە ڕاستیە هەر بابەتەکە بۆ خۆی کە باسی نۆرەگرتنێ کرد لە بواری هاتوچۆیە زۆر بە وردی ئەتوانی بەرجەستەیکی بۆ نمونە ئێمە لە شارەکانی کوردستان لە دوای ڕاپەڕێنێتوانی بڵێن لە دوای ڕوخانی ڕژێمەوە باشە دروست بووە کە لە چوارڕیانە گەورەکان پێی دەوترێ فریسایدی دەسەڕاست باش ینی تۆ دەسەڕاست لە چوارڕیانە گەورەکانە کراوەیە واتە سایدێک وەستاوە سایدێکە ڕواستیان وەستاون چواری بڵین دەسەڕاستیش کراون دیقە دەدەی ئەوەی کە تۆ باسی کرد ئێمە هاتوون سەرمان گرتووە لە ڕیزی خۆمان وەستاوین دوو سایدە بەرەو پێشەوە ترافیک لایتەکەمان سوورە چاوەڕێی ڕۆیشتنەکەین ئەو لە پشتی پشتەوە 20 سیارە تێپەڕێنێ بە خاوی لێ دەڕۆ ئاستەنگ بۆ سایدی دەسەڕاستەکە دروزەکەوەی کە لە پشتێەوەیە چاوەڕێ دەکا گڵۆپەکە ببێ بە سەوز و خۆی پیا بکە یاخود جاری وایە ئاستەنگ بۆی پشتەوە هەر گوێژ ناداتی ئەوەی کە لە پشتەوە وەستاوە یان نەوەستاوە ئەوەستێ و ئاستەنگ دروزەکە بۆی بێتە ناوەوە ئەمە یەکێکە لەو دیاردانەی کە دکتۆری شێمای بۆ کرد لای ئێمە بە حکمی یەکەم یاسا سەروەر نییە دووهەم لەبەرەوەی خەڵکانێکی دەسەڵاتدار هەن لە وڵاتە جا دەسەڵاتی ئابوووریان هەبێ یا دەسەڵاتی سیاسی خۆیان پابەندی یاسا و ڕێنمایەکان نابن بەم شێوەیە سەرپێچی دەکەن ئەو کاتە هاوڵاتی تریش لەسەر ڕەوتی خەوشی و هەڵەکانی ئەوان هەمان شت دووبارە دەکەنەوە و بێباکەن لە مەسەرەکە ڕاست لایەنێکی تر لە بواری هاتوچۆ شتێکەیە پێی دەوترێ پابندبوون پابندبوون واتە کە تۆ پابندبوونی ڕەها لە شەقامێکی لاوەکیەوە دەیتە سەر شەقامێکی سەرەکی ئەبێت تۆ سەیری دەسەڕاست و دەسە چەپ بکەیت
ئەفزەلیەتی لێخوڕین واتە پێشڕەوی بۆ ئەمانەیە کە لەم لاو لەولاتەوەن کەچی تەماشا دەکەیت لە ئێمە لە کوردستان ئەمانەی لە لاوە دێنە سەر شەقامە کە سواری سەری ئەوانە دەبن کە پێشڕەوی بۆ ئەوانە پێشڕەوی چیە یعنی نۆرەی لێخوڕی نۆرەی ئەوانە ئەمەش هەر بۆ خۆی بەشێکی یەکەم دەگەڕێتەوە بۆ نەبوونی وشیاری بەشێکی دەگەڕێتەوە بۆ جێبەجێ نەبوونی یاسا لەلایەن هەمووانەوە وەکو یەک وە سەرچڵیکردنی هەندێک خەڵک وەکو هێمان بۆ کرد و خاڵێکی تر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی پێشێلکردنی یاسا و ڕێساکان بە جۆرێ لە پاڵەوانبازی حسێ بکرێت لای هەندێک خەڵک هەندێک خەڵک هەیە لای ئێمە پێی وایە ئەگەر بتوانێت نۆرە بڕی بکە ئەگەر بتوانێت سواری سەری خەڵک بێت ئەوە ئازاترە ئەوە ئازاترە و توانای لەناو کۆمەڵگەدا زیاترە و بە پێچوانەشەوە بیرێکی هەیە ئەفو قسەکەت پێ بڕم بیرێکیانەیە پیان وایە ئەو خەڵکەی کە لە سەرەکا وەستاوە بەجێ لێزانێ یا بەجێ ژێزانێ ئێمە بە دقەتی دیاردەیەکی کەش بکەین لە کاتی نەورۆزە لە کاتی سەیرانەکانە ئەوانەیە چن بۆ ئەزمەر یا ئەوانەی لە شارەکانی ترە چن بۆ سەیرانگەکان تەماشا دەکەی تۆ دوو سایدت هەیە سایدێ بۆ سەرەوە دەڕوا سایدێ بۆ خوارەوە دەڕوا کەچی تەماشاکەی هەموو ئەو سیارانی کە لە ئێوارانە بەرەو خوارەوە دێن سواری سەری ئەوانە دەبن کە لە خوارەوە چن بۆ سەرەوە ئەبینی ئەم سایدە ئەبێتە سێ ساید ئەمەی ئەم لە هەر بە یەک ساید و بە هزار حاڵە ڕوا بۆ سەرەوە ئەمەش پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە هەم هوشیاری هەم نەبوونی ئەو تێڕوانینە دەستە جەمعیە یاخۆ من ناوی دەنێم دکتۆر بڵێن ناوی نابە با بڵێن ئەنای باڵا من ناوی وجدانی لێنا من ناوی دەنێم نەبوونی ئەخلاقی کۆمەڵایەتی ینی ڕەفتاربوون پابندبوون بە ئەخلاقی کۆمەڵایەتی ئەمە چارەسەری هەیە یعنی شتێک هەیە با بڵین بۆ کوردستان باسەکەم لەلایەکەوە باسمان کرد دەردی دکتۆر وتی یعنی یاساوەکو پێویست بە یەکسانی دابەش نەبوو بەسەر خەڵکە ینی چارەسەری هەیە ئەم شتە بەڕای من کێشە نییە لە دنیادا وەکو دەردە بڵین تەندروستیەکان چارەسەری نە دا باشە چارەسەرەکەم پێمەڵێ کاک بەرزان جەنابەت پیاوێکیت لە هەموو دۆخەکانە و لە ماوەی کەرەنتینەکردن و ئەو مانگوشتەی کە خەڵک لە ماڵەوە بوو جەنابەت وەکو پیاوێکی شار هەمیشە لەسەر جادەکان بووی خواردنەیە بە کۆترەکان چوزانم خواردنەیە بە ئاژەڵەکان نمونەت زۆر بێ بەڕاستی زۆر بەرخەڵکەکەوی تۆ یعنی ڕەنگە دکتۆریا ڕەنگە مامۆسا بە حکمی شەکەیان لە شوێنێکی تایبەت هابنیا بەشێکی ژیانیان بەرخەڵک بکرێ بەڕاستی بەڵام تۆ ئێجگار بەرخەڵکەکەوی لە ناو لە قاوەخانەیە کە تێهی کوڕەکەتە چوزانم ڕۆژانە بەرخەڵکی سیاسی غێر سیاسی ئاسایی چوزانم بەر هەموو چین بۆچی خەڵکی ئێمە یعنی ئەم جۆری سەرەگرتن و شتە لە ناو بازار و لە ناو پیشەوەرەکان و لە ناو خەڵکە بۆتە کێشە یا بۆتە مۆزۆعێک باسیکەن یا هەر گوێنانی و بۆ غەڵەتی کە هەیە هەر ئەڕوا ئەو کێشانە هەمووی ئەبێ ئیشی لەسەر بکرێت لە قوتابخانەوە لە ماڵەوە لە ڕۆزەوە دوایەوە کە ئیش بۆ کرد بە چەندین قۆناغاگەیتەوە ئەو ئەنجامی کە خەڵک ئاوا فێری سەرەگرتن بێ چکە تۆ چیتە سەرەگرتنەوە تۆ ئەفسەرێکی کە ئەچیتە سەرەگرتنەوە پلەکانی لێ بکەیتەوە ڕاست وەکو بەبێ پلە بچیتەوە ئەو سەرەیەوە ئایا تۆ ڕێگە بە خۆ دەیت ڕێگە بە خۆت نایت قسێکی زۆر ڕێگە بە خۆت نایت تەلەفۆنەکەی بۆ هیچ ئەو فڵان کەس ئاوا بکە قسێکی زۆر جوانە شتێکی زۆر باشگەلەوە ببوورە باش ئەوم بابی خۆ فەرەزکردنە ئەو خۆ فەرەزکردنە لە ناو ئاژەڵەکانە بەس لە ناو کەرایەیە کەر حەز ناکە کەس پێشی کەوێ بێ دوای کەوی بۆ بە ئەڵمانیش هەیە جوانە پێگە ئێستا مەسەلەن بۆ نمونە ئێمە 5 کەسین ئەچین بۆ سەیران بەیانی کە من جێڕامەوە ئەبێ ئەخیر کەس ناوی خۆم بڵێم کە یەکەم کەس ناوی خۆم ویست ئەڵێ کەرەکە ناوی خۆی خستە پێشەوە بە ئەڵمانیڵێ یعنی تۆ حەزەکەی خۆ فەڕسکی حەز ناکەی ئۆتۆماتیکی پێ بگەیت بە قوتی خۆ پێ بگەیت بە ئاکارەکانە پێ بگەیت بە پێشکەوتنی مێشکە پێ بگەیت ئەتێ بە زۆر خۆ فەرزگی زۆر 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 چۆنەڵی زۆر بە زمانێکی سادە با بڵین داتاشراوێکە بوو کەسانە دروست کرد کە ینی دژە سەرەن بەڕاستی هەر نزیک ینی شان بەشانی قسەکەی ئەو ینی لەگەڵ حورمەتمانە چوزانم ینی قسەی ئەڵمانە و بەرزانی سعی گەوهەر وەکو پیاوێکی کەسایەتی شار ئەو داتاشراوی بۆ دروست کرد بەڵام بۆچی باسی پلەدار و شتی کە ڕاستەکە ینی بۆ نمونە ئەچیتە دایرێک کۆچیتە مرور ئەچیتە هەندێک دایرە هەیە بەڕاستیان دێ فەرمانگە هەیە کە فەرمانگەیە کە هەمومان بەریەکەوی ئەمە بۆچی هەندێک پلەدار و شت هەیە هەندێک کەس هەیە
پێ ئەی بەیانی لە سەرەکە بۆستێوەکۆ و خەڵکە ینی چوزانم بە ئەچێت جلە ئەسکەرەکانی لەبەرەکەیە جلە پلەدارەکەی لەبەرەکە بەس بۆ ئیشی دایرەکە بۆی کە پێشەموکێ ئەم خەڵکانە پیانە وترێ نەخۆش بینی لە ڕووی دەرونیەوە پیان چۆن چێنم خەڵکانە ئەمە پەیوەندی بەڕ شتێکە چەمکێکەیە پێڵەن ڕۆڵی کۆمەڵایەتی دەوری اجتیماعی باش من حەزەکەم لەو قسەی بەڕێزیان و دەست پێ بکەم کە زۆر جاڵی لە ئەڵمانیا باسی گوێ درێژەمە پێکەنینمان پێەیە ئەگەر حەقیقەت دەوێت ڕاستی دەوێت خۆزگە ئێمەی مرۆڤ وەکو گوێ درێژ بە وەفا بووینایە بە سەبر بووینایە بە تەحمل بووینایە ئەو قیەمانەی کە ئاژەڵێک ئیلتیزایم پێوەکە بە غەریزە بڕاو بە ئێمەی مرۆڤ نایکەین گوێ درێژێ ئەم هەموو ئیشە ئەکە لە بەرامبەر ئالیکێکە خۆ بندیواری نییە لای ئێمە ئەمەندە ئالی گۆرەگرێ و هیچیش ناکە یان لەبەرەوە ئەوە لەوانە هەندێک بینەر پێی پێ بکەن نابێ بگیرین لەبەرەوە ئێمە وەکو گوێ درێژێک بە وەفانین بۆ خاوەنەکەی بۆ وڵاتەکەی بۆ بەڵێ بەڵێ باسی وەفاشتمان نەکە درێژ بە سوودە لە سەرەتای مرۆڤایەتی گوێ درێژ سوودی هەبوو بە مرۆڤایەتی من بۆ پاڵپشتی قسەکەی تۆیە دووەمیش لە ناو ئاژەڵا ئێمە غەریزە ڕەمەک بەرمەجە کراوە باسی بە وەفا ناکەین ئەو بەرمەجە کراوە لە ناو مرۆڤە باسی بە ئەخلاقیەکانەکەین ئەمە دوو چەمکی جیاوازن ئەجا کە باسی ئەوە کرد بۆ پلەدارێکە یا مەسئولێکە یا مدیرعامێکە ئەمە پەیوەندی بە ڕۆڵی کۆمەڵایەتیەوە ئێمە فێر نەکراوین کاتێ من باوکم لە ماڵەوە لەگەڵ مناڵەکانمە ئەیان کەمە سەر ملم یاریان لەگەڵاکەم پاڵم پێوەنە ڕۆڵی باوکێکە بینم بەس کە چوومە زانکۆ ئەو ڕفتارە ناکەم ڕۆڵی مامۆسایەکی زانکۆ ئەبینم بەڵام هاتم لەگەڵ سەرمگرت لەگەڵ کرێکارێکە لەگەڵ هەر کەسێکی ترە هەمان مرۆڤم ناچم لێ بڵم من مامۆسای زانکۆم لەبەرەوە حتا قسە شاری کوێران دەست بە چاوتۆ بگرڵ خەڵکی اینجا حتا ئەگەر لە سەرەیە گوێ درێژێک بێ و شێرێک بێ ڕێ بە گوێ درێژەکە نایدێگەر لە دووەم جار بێتە پێش شێرەکەەوە ئەوە لێدا سەر ئەمەیە پێشێل نەکردنی مافی بەرامبەرەکەی بەڵام ئێمە چۆن وتم فێری نۆرە نەکراوین فێری ڕێزگرتنی بەرامبەر نەکراوین فێری قوبوڵکردنی بەرامبەر نەکراوین یاسا سەروەر نییە نەمانتوانیوە ئەوەی کە یاسا پێشێلەکە محاسبەی بکەین و لێپرسینەوەی لەگەڵا بکەین نەمانتوانیوە غەرامەیە شتێک وەکو هەندێک وڵات بڕوا و هەبێت تەنانەت لەسەر تەپڵێکی ئەم تەپڵیکە لە بەردەمیان لە چاخانەی دانیشارەسە تەپڵەکە نووسراوە سزاکان لەسەر ئەو کراسی لەبەریەکە لەسەر ئەو چاکەتێ لەبەرگە جۆری سزاکان تەپڵێکی جگەرەکە لەسەری نووسراوە مەسەلەن دوو لە ڕوویەوە بینان تفێ بکەی ئەوە غرامەکەیەتی داری هەڵکێشەوە غرامەکەیتی لای ئێمە ئەوانە نییە غاباتێگە سووتێنێ براکەم چەندەها هەزارەها دار بەڕوو بۆ باخێکی خۆی کە بێ یاسایی وەریگرتووە لەگەرەوەشە کەس ناڵێ مێش میوانتە هیچ کەس ناتوانین لەگەڵا بکە منیش چاو لەوەکەم بەرامبەر یاسا بۆ اینجا زۆر جار کە ئێمە ئەمانەمان نەکرد ئەو حاڵەتە دروستە بێ کە نەمانتوانیوە بیکەین بە بەهایەکی ئەخلاقی لە ناو دڵ و دەرونی و کەسەیە kwa دڵسۆزی کواوەفایی کاکە ڕێزگرتنی ژینگە خۆشەویستی نیشتیمان کوا بەزەی هاتنەوە بە ئاژەڵ ئەمانەمان نییە ئەمە بەهای ئەخلاقی بێ لە ڕباقچی ساوێنەوە زەرعی کە هیچێنی دەستخۆشکا گەڵکەوت ئەمە ئەم قسانەی دکتۆریکە کە ئەمەی حقیقەتە ئەتوانم بڵێن بەداخەوە حقیقەتە یعنی بەداخەوە حقیقەتی ئەم وڵاتە ئەوەیە کە ئێمە شوبهانەکانمان ئەوە بێت کە ئاژەڵان ینی ئاژەڵان لە ئێمە بۆ فاتر بن بۆ وڵاتەکەیان ئاژەڵان لە ئێمە بۆ تر بنکە ئەمە قسەی پرۆفیسۆرێکە بەڕاستی یعنی ئەمەی کە حقیقەتی وڵاتەکەیە ئەبێت ئێمە ینی پاڵی پیابینەوە و ئیتر دەستی لێ بشوین بۆی کە خۆمان دەست نەکەین بە چاکسازی لە خۆمانە بێگومان هەر دیاردەیەکی کۆمەڵایەتی یاخود هەر قەیرانێک کە ڕوو لە کۆمەڵگەی ئێمە دەکات لە هەر کایەکی ئێمەدا بێ پێویستە ئەو خەڵکانی کە وشیارن تەنانەت هاوڵاتی بەگشتی باوای ناو بنین بەڵام لە لای ئێمە هێشتا بە حکمیەوەی یەکەم چەمکی هاوڵاتی جێگیر نەبووە و دووهەم لەبەرەوەی ئەوانەی کە دانیشتوانی ئەم وڵاتن و بە تەواوەتی نەبوونەتە هاوڵاتی هێشتا هۆشمەندیان بەرامبەر بە ئەرک و مافەکانی خۆیان نییە یاخود ئەگەر هەندێکیشیان هەیان بێ پابەندی ئەو ئەرک و مافانە نەبن ئەرکی سەرشانی هەمومانە ئێمە کە دیاردەیەک ڕوو ئەدا بەرپرسیارەتی بەرامبەر هەڵبگرین ئەم ئیشەی ئێمە ئێستا قسەی لەسەر دەکەین ئەم گرفتەی ئێمە قسەی لەسەر دەکەین ئەرکێکە ئەکەوێتە سەرشانی هەمووان یەکەم ئەرکە بە پلەی یەکەم دەکەوێتە سەرشانی حکومڕانی ئێمە کە بۆ ئەوەی چوارچێوەیە بۆ ئەمە دابنێ ئەبێ ڕێکاری هەبێ ئەنێبێ ڕێکاری هەبێ بۆ ڕێخستنی نۆرەگرتن
هەم وەک ڕێکار و هەم لە بواری پەروەردە و فێرکردنی سیستەمی ئێمەدا بتوانێت بیکا بە بەشێ لە هوشیاری گشتی هەر تاکێکی ئەم کۆمەڵگەی واتە حکومڕانی ئەرکی سەرشانی ئەوەیە کە بتوانێت ڕێکاری بۆ دابنێ بیکاتە هوشیاری لە ناو کۆمەڵگە بەڵام بەر لە هەموو شتێ ئەبێت تاکەکانی ئەو حکومڕانیە بۆ خۆیان جێبەجێکەری ئەو ڕێنمایانە بنکەوا دەری دەکەن ئەمە ئەرکی یەکەمە ئەرکی دوو هەم بە پلەی بنچینەی ئەچێتە سەرشانی خێزان و قوتابخانەکان ینی ئەوەی لە ئاستی سەرەتایە وەکو دکتۆر هێمای بۆ کرد مرۆڤ کە لە سەرەتایی منداڵیدا بە چاولێکردن فێری دنیا دەبێ و ئاشنا دەبێ بە دنیا کە بە چاولێکردن بێ ئەو کەسانی لە چواردەوری ئەوەندای کە باوکە خوشکە برایە هەر کەسێکی نزیکە چی بکەن ئەو چاولەوە دەکات ڕاست ئەگەر بۆ نمونە منداڵێک ببینێ باوکەکەی خۆی لە ئۆتۆمۆبیلەکەیەوە بوتڵێک فرێ دەداتە سەر شەقامەکە پاش ئەوەی بوتڵەکە بەتاڵە بێ ئەو منداڵە لە داهاتووە ئەبێت چاوەڕێ ئەوەی لێ بکەی کە ئەمە دووبارە بکاتەوە ئەو منداڵەی کە دەبینێ باوکی یا دایکی پێش دە کەس دەکەوێت لە سوپەرمارکێتێکە ئەچێتە پێش کەسێکی ئەو دەکەسەوە بۆ ئەوەی پێداویستێکی خۆی بەدەستبێنێ ئەمە ئەواتە بەشی دووهەمی گۆڕ ئەکەوێتە سەرشانی ئەوان بەشێکی تری ئەکەوێتە سەرشانی بەڕاستی پیاوانی ئاینی لە وڵاتی ئێمەدا پیاوانی ئاینی لە کۆمەڵگەی ئێمەیە ڕۆڵێکی گەورەیان هەیە و ئەوان دەتوانن لە ڕێگەی وەعز و قسەکانی خۆیانەوە باسی ئەوە بکەن نۆرە بڕی چ کاریگەریەکی لەسەر ئەخلاقی کۆمەڵگەی ئێمە هەیە و چ یەکشتم بەلاوە گرنگ بوو بۆچی ینی ئەم دیاردانی کە ئێمە باسەکەینەوە تا ئێمە چوینە قوڵایی دیاردەکۆک و لە سەرەتا باسیەوەم کرد سیرەکەی ڕەهەندی زۆر قوڵی لە پشتەوە ینی هەر ئەو سەرەگرتنە نییە کە ئیبینین کاتێک ئێسا من خۆمەک و ئەگەر وەکو بینەرێک سەریان بەرنامەیە بکەم کاتێکە لە وڵاتێکە کاتێک لە جێگەیەکە سەرەیەکم بینی هەستەکەم ئەم سەرەگرتنە ئەم پاشخانەی لە پشتەوە ینی ئەمە هەر سەرەگرتنیی ئاسایی ینی بۆم دەرەکەوێت کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی خێزانیەوە لە ڕووی دراسیەوە لە ڕووی پەروەردەکردنەوە ئەم خەڵکانە پەروەردەیەکی تەندروستن بۆیە ئاوا هۆگری سەرەگرتنن یا بۆیە ئاوا بە شێوەیەکی حەزاری مەسەلەن وەستاون مەسەلەن غایبی مامۆسایانی ئاینی مامۆسایانی مەکتەب چوزانم توێژەرە کۆمەڵایەتەکان کۆمەڵ ناسەکان ئەمانە نییە کە ئەم دیاردە گرنگانە بچووک سەیرەکرێ بێگومان کاک دەرون یەکێ لە دانیمارک من شتێکی زۆر سادە فێربووم لە ژیانی خۆما زۆر بەکاری دێنم لەوانەیە کاک دکتۆریش کاک بەرزانیش متتەفق بن ئەڵێ پەروەردەکار بۆ خۆی پێویستە پەروەردەکراو بێ یعنی کەسێک کە پەروەردەکارە ئەگەر پەروەردەکراو نەبێ ناتوانێت پەروەردەکارێکی باش بێ تۆ بۆ نمونە سیاسەتمەدارێک ناتوانێت داوا لە خەڵک بکە پابەندی مافەکانی مرۆڤن لە کاتێکە خۆی پێشێلی دەکات مامۆستایەک بۆ خۆی ناتوانێت باسی یەکسانی مرۆڤەکان بکات لە کاتێکا لە پۆلا جیاوازی لە بینی قوتابیەکانیا دەکات مامۆستایەک ناتوانێت باسی بە مرۆڤایەتیەکان بکە لە کاتێکە بۆ نمونە کریسیانێک یاخو یەزیدیە بە چاوێکی سوک سیر دەکات واتە ئەساسی ئەم کێشەیە دەگەڕێتەوە بۆ خودی مرۆڤەکان خۆیان ئێمە ئەم کێشەی نۆرەگرتنە باوەڕێ بێ دیاردەیەکی زۆر گەورەیە بۆی چکەمە ڕۆژانە کاک دەرون تووشیە بین بۆ نمونە من دەچمە لای پزیشک سرە دەگرم کە تەلەفۆنم کردو ئاڵێت تۆ دەوروبەری سەعات 4 وەرە وتر لەو دەوروبەرەیە بەرز دەکەوێت من سەعات 4 چم سەعات 7 ئێوارە بەرمەکەوێت واتە ئێمە ڕێزی کات ناگرین وە جگەلەوە تەماشا دەکەی هەچی کەسێ دێ ئەگەر بێت و ئەو سکرتێرە بناسێ یا کەسێک بناسێت کە دۆستی ئەو سکرتێرەیە دێ ئیکاتە ژوورەوە لە پێشتەوە نۆرەکەی تۆ ئەبڕێ دەستخۆش راپۆرتێکی ترمان حاضر کردووە هەڵبەتە لە مانگی پیرۆزی ڕەمەزانای هەندێک دیاردە بووە وەکو تەرایحی لاتوە لە ناومانگی ڕەمەزانە سەرەگرتن و شەربەت و ترشات و چوزانم چی بەشێکی خەڵک گەوەندەی هۆگری ئەم جوانن ئەم سروتانن ئەم سەرەگرتن و شەربەت خواردن و لوقمە قازی و خورما خواردنن ئەوەندە هۆگری مانگەکە و ئەسڵ و فەسڵی ناوەڕۆکی مانگەکە نین و فەلسەفە دینیەکە نین راپۆرتێکمان ئامادە کردووە دوای ئەو راپۆرتە منەوە پرسیارە لە بەرزانی سعی گەوەرەکەم کە بزانم سەری ئەو راپۆرتە بکە لە کوردستانە باسێکی ئەوروپاشم بۆ بکە و باسێکی ژیانی خۆتم بۆ بکە لە ئەوروپا بینە.
سڕە لای تۆمانای چی والله سڕە لای من قانونە یاسایە لەبەر ژۆندی خەڵکی ئامادەی جێبەجێ بکەیت بەڵێ هیچ کات پێشێت هیچ کات پێشەڵ نەکرێت خۆم کاروانی خەڵکانی تر پێشەلی دەکەن خەڵک زۆرە هەر کەس لێن دەڕاستڕ یەک دوو زیاتر یعنی بەرکەوتە نەبی مەزانیان هەبیتن باشە سڕەکە بەلای تۆ تەندروستە زۆریش زۆر نزیکێک وهانیە مەسن دەبدەین تاک پێیان درێ بکاکە بڕک دوورکەونەوە دێن بازە کەزەوەنی تەمەشاکەم اختیارە خەرە مام ئازی بڕگووەرە عزە لەمەکە جێ ناداتێ لای تۆمانای چییە لە ژیانم والله سڕە ینی چتەچی ینی مەسن حەق و قانونیە جێبەجێکرا لە ناوڵاتێنەوە ئەو خوای کەمە برێم چی جێبەجێ دەکرێت جێبەجێ لە لای هەندێک کەس جێبەجێت لە لای هەندێک کەس جێبەجێ ناکرێت سڕە لای من پەیوەندی بە مرۆڤایەتی هەیە خەڵک پابندن وەڵاهی ئەزە ئەوەی پابند نەبی ینی شتێکی ئەوە نییە قورس نییە دەتوانی پابند بیتە هیچ کات پێشەلی سڕە و کردەوە خۆت وەڵاهی بە تاکید لەبەرەوەی لە ئەوە چی دادەژی لەبی ئەو لە ژینگە چی دادەژی لە وڵاتێک دەژی تو ناتوانانی برێ 100% من ئەو شتم نەکردووە دەستخۆش خۆ لە ئەوروپاش جژنی تایبەتی خۆیان هەیە و چوزانم کۆمەڵە جژنیان هەیە کە پاسێکیان باتێ بۆی کە قەرەباڵغی دروستکەن و فەوزا دروستکەن هەڵبەتە ئێمە ئەوروپا بە نمونە نانینەوە ئێمە بێنی من هەمیشە ئاڵێم وەکو تا وەکو میلەت ئەتوانم ئەو ڕێ بە خۆم بم بە پێی قسە و بە پێی خوێندنەوەی کە کردومانە تاچی کورد تاچێکی زیندووە بەڕاستیانی تاچەکە عاقڵترە فێرە بێز ینی سەریع هەنگاوانێ بەڵامی تر ئەم سوچانەی کە باسیەکەی من قسەکەی من ئەوە نییە خوا نەخواستە کۆمەڵگەی ئەوروپی یا تاچی ئەوروپی لە خۆمان بە ڕۆشن بیرتر بزانم بەڵام لە کۆتاییە سیستەمە یاسایە هەرچیەکە شتێکە وای کردووە کە ئەو وێنەیە ببینین ئێمە کە وێنەیەکی حەزاری وێنەیەکی ڕۆشنبیری ببینی و بەداخیشەوە ئەوەی کە ئیبینن بەخسی جەنابتان و بەخسیەوەی کە ئێمە بەرنمەیەکمان لەسەر کردو وێنەیەکی ناڕۆشنبیر و ناسەقافیە بینین لە کوردستانە بەڕاستی یعنی لەبەرەوە قسەکە ئەوە نییە بۆ بینەران ئێمە ئەوروپا یا ئەوروپی لە خۆمان بە عاقڵتر بزانی نەخێر ئێمە باسی دیاردیەکەگەین ئەمانەیە کۆمەڵگەکە چاڵ زیاتر پلەیەتی ینی من قسەکەم ئەلەوە زۆری خۆ لە ئەوروپاش هەموو خەڵک مەشغوڵە و هەمووی هەر ئیشی هەیە وەر ئەوەی هەیە بەس بۆچی ئەو فەوزایان نابی خۆی لە ئەوروپا تۆ لە ئەوروپا کاکە لێ کات قیمەتی هەیە لێرە کات قیمەتی نییە تۆ تەسەوەرکە هەموو کورد بە دوێنە شۆڵی ئەمشەو سم بەیانی تۆ بینم بەڵێ مقابلەکەی ئەمشەومان باش بوو تۆواڵی ها معلم باسی دوێنێ شۆکی ئەو شۆی تۆ باسێکی شتا نەهاتووە ئەی تۆ تەسەوەرکە 24 ساعت نەخوێنیتەوە ئەمە کارە سادە لەوە توانی تەماشا بکەی هەموو شتەکان بە پێشەوانەوەی هەموو تێگەیشتەکان هیچ شتێک نبینی نۆکو خۆی هەموو شتێک و خۆی لی تێبگی کاکە باشە تۆ چەند ساڵ پێش ئێستا سەفەری ئەوروپا و کرد با بڵێن سەفەری دەروی من کە شەڕی ناوخۆ بوو 4 ڕۆشتم 2004 هاتمەوە 94 ڕۆشتی باشە کە 94 کوردستانە جێهێشت و ئەوەن دوای ئەوەندە ساڵاتیتەوە گۆڕانکاری و لە ڕووی کۆمەڵایەتیەوە باسی سیاست ناکەین لە ڕووی کۆمەڵایەتی و گۆڕانکاری و بینی لێرە بەڵێ بێگومان بینیم بەرەو باشی نەخێ بەرەو خراپی لە بەری شڕی ناوخۆ بوو لە برسێتیایی تر هەموو شالێکی کۆمەڵایەتی و زانستی و شانەوەی و سین ئیتر هەموو شتەکان پەکەکەون باش دکتۆر ئەم ڕووداوانی کە لە کوردستانە بەداخەوە زۆر ڕایات یعنی بۆ نمونەیە ساسەیری ئەوروپاکەی لە دوای شەڕی گیانی دووەمەوە بەڕاستی ئیتر ڕووداوێکیەوەنە گەورە ڕووی نایەوە لە ئەوروپا ئیتر وردە وڵاتەکەی سقراری کردووە و بەم شتانە چۆتەوە بە یاسا بێ بەڕووی کۆمەڵایەتی بێ بەم شتانە چۆتەوە کە ئێمە ئێستا باسیەکەین ئەو ڕووداوانی لە کوردستان ناڕوەیە پەیوەندی هەیە بۆی کە پەیوەندی بەم ناڕۆشنبیری تاکەوە هەیە کە ئێمە باسیەکەی بێگومان ئێمە بەحقەت ئەگەن مێژووی ئێمە بخوێنیتەوە لەوەتی کورتێ لە شەڕ و کارەسات و نەهامەتیا بوو ڕاست بەلانی دەرونیشەوە ئەو ژینگەی کە مناڵتیا ژێرزەکار ئێمە ئەگە ژینگەیەکی دەرون دروست نەبێ بۆ دەرونی ئەمە تەندروست نەبێ گونجاو نەبێ ئۆتۆماتیکیان بەرهەمەکەی سەقەتە بێ
من لە نمونە لە خۆمەوە بێنمەوە 16 لە دایک بوو شۆڕشی ئەیلول سەری هەڵاوە هەتاوەکو ئەمڕۆ هەر لە شەڕژیان ئی چۆن مرۆڤێکی دەروون دروستە بوو وڵاتێکی ئەوروپیم بێ بڵێ ئەمەندە ساڵ نزیکەی 6 ساڵە لە شەڕاوێ من باسی پێشتر ناکەم باسی 16کەم ئەو ژینگەی قوربان لەوێ پرۆسەی پەروەردە و فێرکردنیان دروستە لەسەر بنەمایەکی دروستە مامۆسای ئەوان معاش لە ئەڵمانیا وەزیرەکان داوایان لە مێرکل کرد کە معاشیان زیاکەن وەکو مامۆسا وتی چۆن وەزیرێ بەقی مامۆسا وەرگێ ماڵ ئاوا ئەو تۆی کردو بە وەزیر دەلا ئێمە مامۆسا وەزیر وەندام پەرلەمان و نازانمەمانە مدیر عاموانە مقارنەکە عکس بۆتەوانە کەواتە و مامۆستایی ئەوێ مامۆستایە هەموو شتێکی هەیە قوربان گیان تەلەبەی ئەوێ خێزان بە شێوەیەکی تر دروستەکەن شەڕ و کارەسات نەبووە نەهامەتی نەبووە من ئەوە شۆڕشی ئەیلول دوای شەڕی عێراق و ئێران اینجا دوای ئەوە داگیرکردنی کوێت اینجا دەربە دەربوون و ڕاکردن و شەڕی ناوخۆ بەڵێ گرانی و هەتا ئەمڕۆ داعش و نازانم ماعش و بەس چۆن مرۆڤێکی دەرون دروستم بەقوڵە چۆن من داوا لە هاوڵاتیە بکەم تاوانباری بکەم بڵێم بۆ نایکەی لەبەر ئەوەی ژینگەی بۆ نەخڵقاوە باشە یارمەتیم بە بەس یارمەتیم بە نەتیجە ئەو توێژینەوەش بۆ باس کەمە گەر یارمەتیم بۆ چەند دقەیەکی کەمان بەسەر چاو کە ئەو ژینگەیە بۆ نەخڵقان بێتەوە لە ماڵەوە لە مناڵەکە و بە تونندوتیژی لەگەڵا بەکار بێنە فەرق و جیاوازی کە مناڵێکی دەرون دروست دەرەبێ نەخێر کەواتە ئێمەش بۆ هەموو کارە ساتەیە هاتوینە و مرۆڤ نەمانتوانیوە ژینگەیەکی و دەرون دروست بێ طبعاً ئەم ڕفتارانە کە یەکێ لەوانە نۆرە نەگرتنە پەیوەندی بە بیرکردنەوەی تاکەکانەوە هەیە قوربان جان یعنی من وەکو هاوڵاتیە ئیمانم بە شتێکە بێت جێبەجێیەکەم بەس کە قەناعەتم پێی نەبوو جێبەجێ ناکەم لەبەرەوەی چونکە ئەبێ لێرە ئەساسێکە بێ نمونە ئێمە توێژینەوەیەکمان کرد لەسەر چەمکی هاوڵاتی بوون باشە باش لەگەڵ ڕێکخراوی کیدووە دەرئەنجامەکەشمان کرد بە سمینەر کراوە بە کتێبی چاپ کراوە نێرلاو بۆ پەرلەمان بۆ حکوومەت ئەمە دەرئەنجامی هەندێکی لەم تاکی کووردە کە چۆن بیرەکاتەوە بڕابێ پرسیاری طبعاً لەسەر فەرمانبەری یا پێشمەرگە کاسب ژنی ماڵە خوێندکار خانشین دەتا دوای یەکێ لە پرسیارەکان ئایا هەستەکەی تۆژ وەکو هەموو هاوڵاتیانی تر هاوڵاتێکی پلەیەکی وی جیاوازی ناکە تەسەور کە لە 1970 لە نەخێر یعنی کە من هەست بکەم هاوڵاتی پلە دوو سێژ نیم چۆن ڕێنمایی جێبەجێەکەم کاکە بێت تۆ هیچ لەسەر ئەمە بکەیت ئیشی لەسەر نەکراوە پرسیاری تر ئایا هەست دەکەی کە یاسا و بڕیارەکان لە هەرێمی کوردستان بەسەر هەموو کەسێکدا وەک یەک لە 1956 نەخێر تۆ لەو بڕواایە ئەگەر مافێکت زەوت کرا ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی یاسا بۆ دەگێڕێتەوە لە 1970 سێ بەشێڵێن نەخێر تۆ لەو بڕواایە دەکە هێزی پێشمەرگە هێزی هەموو خەڵکی کوردستان لە 1970 کە پێشمەرگە چەند قوتسێتێ چەند چەمکێکی جوانە ئێستاوایان دێ کردوڵێن نەخێر باشە پرسیارێکی تۆ لەو بڕواایە دێکە داهات هەرێمی کوردستان داهات هەموو تاکەکانی هەرێمە لە 1970.3 نەخێر تۆ لەو بڕواایەدا ئەگەر کەسێک تووشی نەخۆشیێکی ترسناک یان نقستانی بۆ حکوومەت هەرێمی کوردستان بژێوی ژیانی بۆ دابینەکە لە 1956.54 نەخێر ئەگەر سنوورەکانی هەرێمی کوردستان کەوتە بەر هەڕەشەو مەترسی ئایا ئامادەی بە گیانی خۆت بیپارێزی لە 140 نەخێر یعنی ئەمە کارەساتە لە 140 کۆمەڵگە نەخێر وەڵا خوایەکی سەد کەس داگیریە کرد کاول بێ ئەڵێ من بستی عەرزم نییە دیفاعی چی لێ بکەم ئەگەر بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان کورتی هێنا و کەوتە قەیران وەکو ئەمڕۆ ئامادەی لە هەدا لە 160 نەخێر هاوکاری ناکەم پارەی دنیام هەبێ ئەوەی ئێستا هاتوۆتە دی باشە ئەمە 6 ساڵ پێش دەسێمە کردومانە قوربانجان هەموو هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لە ئەرک و مافدا یەکسان لە 1960 نەخێر حکوومەتی هەرێم بەبێ جیاوازی حکوومەتی هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان لە 1942 نەخێر خێر و بەرەکەتی حکوومەتی هەرێم بەبێ جیاوازی هەموو دانیشتوان لە 1970 نەخێر کاکجان بۆ نمونە ئاخر شت یاسا لە هەرێمی کوردستان تەنها بەسەر 1200 ساڵەتەکانە جێبەجێکرد لە 1972 بەڵێ بەس بەسەر فەقیر و هەژار داما و کە پشتی نییە هەرکەس واستەی هەبێت پێش هەموو کەسەکانی تردام بەرجێ بەڵێ لە سانە و یەک ئەوە هەوڵاتیانە لەم شارەیەوە ئەڵێن حکوومەت خزمەتکاری هاوڵاتیانە لە 1962 نەخێر کەڵەگایڵێ باشە قوربانجان من هاوڵاتیەکمە بێ کاکە دەنون ئاوا بیرکاتەوە ئەبێ پرسیار کەم بۆ ئەم هاوڵاتیە کە 28 ساڵە حکوومەتی کوردی حکومیەکە ئەم عقلێتی هەبێ بووە بیرەکاتەوە هەر ئەمە نەبوو خۆی بە کوشتەیە هەر ئەمە نەبوو پێشمەرگە بوو ئیعدامیان نەکرد کە سوکاری ئەگیرە هەر ئەمە نەبوو کە پێشمەرگەیە بینی چاوی پڕبوو لە فەرمێ بۆ وای لێ هاتبن پرسیارە بکەین بە دوای قسەکەی تۆ ئەوەیە سەرباری ئەوەی کە ئەم هەموو دۆخۆ هەموو کێشە گەورانە هەیە باسی ئەبێ مەمنونی هاوڵاتی بین کە ئەمە ئەکات لەم زڵوفات تحمل لێمە کردو قوربانجان با واقعی بین باش لەی چی لەکەی کاگەڵکەوت ئێمە نمونەمانێنایەوە کە دکتۆر ینی لە تەمەنی خۆشیەوە باسی کرد لە 61ەوە تا ئێستا هەموو نەهامەتیەوە باسی پێشتریش ناکەین ئەم هەموو نەهامەتیە بەسەر وڵاتە هاتووە بەسەر ئەم میلەتە هاتووە بەڵام خۆ زۆر وڵاتی تریشەیە بە هەمان نەهامەتیاتیە پەڕیون بەڵام سیستم و
یاسا و ڕێسا و ڕۆشنبیری تاک و ئەم شتانیان لە شوێنی خۆیان ماوە یعنی ئەمەش ئەم دیوەش هەیە یعنی من قسەکەم ئەوەیە من ینی نەک من جەنابیشتان ئێوە ئەو پیاوانن بەڕاستی کە هەمومان ئەمانەوێ بەردێ بخینە سەر بەردێک بۆی کە ئەم وڵاتە جوانترکەین تازێ ئمە کوڕی ئەم وڵاتین و لە وڵاتە ئەژین و ڕەنگە لە وڵاتە شەهر بمرین و لە وڵاتە هایتر ژیان جێبێڵین ئێمە ئەمانێ شتەکان باشکەین شتەکان جوانکەین سەرباری وەی ئەم هەموو نەهامەتی کە هەیە کە هیچ کێشیتیان نییە بۆ وڵاتە ئەو وڵاتانش بە نمونە نێنینەوە کە هەمان نەهامەتیەمان بەسەر هاتووە بەڵام وەکو تاگ وەکو ڕۆشنبیری تاگ وەکو حەزارەت ئەی بینین تایانە یعنی بە نمونە سری ئەو ئەزما اقتصادیانی کە بەسەر چوزانم بەسەر رووسیا هات پێش جیابوونیان و پێش ئەویان بەڕاستی اقتصادیان وێران بوو چیان وێران بوو من هەندێک برادرمە بوو کە ئەو وەختە لەوێ ئەژیان ئێستا جاروبار مناقەشاکەین ینی ئەڵێ لە خراپترین دۆخی اقتصادیا بوو بەڵام ڕۆشنبیری تاچیان بەڵام ڕۆشنبیری کۆمەڵایەتیان لە شوێنی خۆیان بوو بۆ نمونە ئەو ڕووداوە هەیە کە لە شەڕی گیانی دووەما لە ئەڵمانیا سەحەفیە گەوێ ژنێکی پیر مقابلەکە کە بە دیار خانۆ ڕووخاوەکەوێتی سەحەفەکە تا مای کوشتەکە بۆ ژنەکە بەستن جگەرەیەکە خۆ پاکەتەکەی فریا ژنەکاڵێ من مقابلە لەگەڵ توان ناکەم لەبری تۆ ئەخلاقەتیانە ئەڵێ بۆ لە لەبری ئەو پاکەتە فریایە سەر و ئەرزە ئێڵێەوە دنیا خۆ ڕووخاوەڵێ نە ئەوە جەنگ ڕوخانێتی بە زۆ تۆ بەدەستی خۆ دیکەی یعنی ئێمە ئەگەر ئەم تاکانەمان هەبێت دەگەر ئەم تاکانە دروستکەین پێ دوانیە سەرباری ئەو قەیرانانەی هەمانە سەرباری و گرفتانانی کە ئەو گرفتانی کە هەمانە بتوانین کۆمەڵگەیشی ڕۆشنبیرین تاچکەین کاک دەرونێمە ئەتوانینەوە بکەین بەڵام ئەو نمونانەی بەڕێز باسە کرد هینی وڵاتانێ بوون کە نیشتیمانیان هەبوو و نیشتیمان سازی تەواو بوو بوو ڕاست لە لای ئێمە لە کوردستان قۆناغی نیشتیمان سازیمان تەواو نەکردووە ڕاست هەتا ئێستا ئێمە لە قۆناغێکا دەژین کە لەسەر ئاساس و بنچینەی نیشتیمان پەروەری مامەڵە لەگەڵ یەکتریا ناکەین ئێمە لە قۆناغێکی زۆر مەترسیدارین کاک دەروون ئەگەر بێت و سیاسەتمەدارانی ئێمە بەپێی ئەو ڕاپرسەی کەوا دکتۆر کردوێتی بەپێی قسەکانی کاک بەرزان و خەڵکانی ڕووناکبیر و ڕۆژنامە نووسان و کاتی ئەوە هاتۆ ئێمە دان بەوەدا بنین لە قەیرانێکی هەمەلایەنی گەورەدا ژیان دەبینە سەر کاتی ئەوە هاتۆ ئێمە بڵێین نیشتیمان سازیمان نەکردووە حیزب سازیمان لە کوردستان ناکردووە کاتی ئەوە هاتۆ کە بڵێین چیتر پەنجە بۆ بەرامبەر ڕانەکێشین بڵێن ئەوان تاوانبارن با ڕوو لە خۆشمان بکەین چەند لە بەرپرسیارەتی لە ئەستۆی خۆمان بووە کاتی ئەوە هاتووە کە ئیتر بە دروشمەکانی نیشتیمان پەروەریەتی و ئەوە نییە کۆمەڵی دروشمی گەورە خۆمان هەڵ نەخەڵەتێنین لەبەرەوەی ئەمە خۆراک ناداتە مرۆڤی ئێمە ئەمە مرۆڤی ئێمە فێری یاسا و ڕێساکان ناکە کاتی ئەوە هاتووە لە دووڕیانێکی گەورە داین ئێمە یا ئەوە تا ئێمە نیشتیمان دروست دەکەین یا دەگەڕێنەوە بۆ قۆناغی لامەرکەزی سەردەمی پێش حکوومەتی سەدام حسێن پێش ئەو حکوومەتە ئەگەر بێت و ئێمە هەوڵ نەدەین نیشتیمان سازی بکەین نیشتیمان سازیش پێویستی بە یاسا هەیە پێویستی بە دەستور هەیە پێویستی بەوە هەیە سیاسەتمەداران بۆ خۆیان بەر لە هەر کەسێکی تر پابەندی یاسا و ڕێساکان بن کاتی ئەوە هاتووە مرۆڤی ئێمە لە منداڵیەوە فێری ئەوە بکەین تۆ گرنگی لەبەرەوەی نەوەی داهاتوویت منیش ئەتوانم ئەزمموی خۆم بۆ تۆ بگوێزمەوە بۆی لە داهاتووە چارەنووسمان ڕووناک بێت لە سەرگرتنەوە هاتی نەکوێ ینی بەڕاستی گۆمی ئەم دیاردە بچووکانە کە ئیشلەقینیت ئەگەیتە ئەم شوێنانی کە تۆ باسیەکەیت سێ دەقەماوە بۆ هەر یەکێکتان دقەیەک بۆم کە بە دوا قسەکاگەڵ بەڕای من ئێمە بۆی بتوانین ئەم دیاردە بچووکانە چارەسەرکەین بەڕای من ئەمەی تۆ ئەیکەی لەم بەرنمەیە کاک دەروون زۆر گرنگە لەبەرەوەی لە بواری فەلسەفیدا دوو تێڕوانین هەیە لە گەورەوە دەچێت بۆ بچووک هەیە لە بچووکەوە دەچێت بۆ گەورە لە لای ئێمە دیاردە بچووکەکان زادەی دیاردە گەورەکانن بەڵام بۆی بتوانین دیاردە گەورەکان بە ڕۆشنی بە خەڵکی خۆمان بگەێنین و چارەسەریکەین ئەبێ لە شتە بچووکەکانەوە دەست پێ بکەین چکە ڕۆژنایەکی گەورە ئەومان پێسەری ئەبێ ئێمە ئەم دیاردە بچووکانە ئیشیان لەسەرکەین و خەڵکانی پسپۆر و شارەزا بتوان لە ڕێگەی لێکۆڵینەوە و توێژینەوەکانی خۆیان بناغەیە بۆ حکومڕانی ئێمە دابنێت تا بتوانن چارەسەرێکی بنەڕەتی بکەن نمونە زۆر بێ و دەسێ خۆش بێ دکتۆریەک دەقەم جەناب پرسیارە لەو کرد وڵاتانی تریژ وڵاتانی تر پلانیان دانا دوای کارەسات ئەڵمانیا کە شەڕی جیهانی دووەم یابان لە شەڕی جیهانی دووەم هات کاتی ئیشکردنی زیاکرد مامۆستا پرۆسەی پەرۆدە فێرکردن هەموو ئەمانەی گۆڕی تاگەشتەوە ئەو ئاستا بەڵام لای ئێمە نەمان کردو ئەمە یەکێک لە فەرقەکانە دووەم ئەبێ پێداچوونەوە بە پرۆسەی پەرۆدە و فێرکردن نابکرێت بۆ ئەوەی کەسێک
دروستکەی نیشتیمان پەروەەر بێ و خاکی خۆی خۆش بێ و بەرامبەرەکە قوبولکە و ڕەتی نکاتەوە قوربان دۆڕان قوبولکە بڕۆ سەیری کۆمنتی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە سەیری کە لەم کاتەیە ئەوەی کورد بە کوردیەکە دوژمنەکانمان پیان نەکردوین. ئەوەی کورد سوکەکە دوژمنەکانمان پیان نەکردوین ئەبێت تو هاوڵاتی فێرکەی پارتی یەکێتی شوعی گۆڕانی سامیەتی بڵێ من ڕقم لە تۆنی ڕقم لەم ڕفتارە غەڵەتە من ئەوە خزمەتی کوردستانم کردو تۆ ئەوە خزمەتی کردووە ئەبێت نیشتیمان یەکەم هەدەفی هەمومان بێ وڵات و کۆمەلگای کوردی هەدەفمان بێ ئەبێ حیزب و حکوومەت و وەسیلە بن بۆ هێنانەدی ئێستا بەعکسەوە هاوڵاتی و نیشتیمان لە خزمەتی حیزبەکانە ئەمانە ئەبێت دەستکاری پێ ئەگەر نا وەزعمان لەمە خراپترە بێت دەسەکانی خۆش دوا قسە ئەو پەیزانەی کە بە تایبەتی کە ڕۆڵی سەگە بینن لە ئەیبینین کە ئاسایشی وڵاتی ئاسایشی نەتەوەی وڵاتە تێگەن پێویستم حیزبانە هەمووی ئەوانە ڕاگرن هاوکاریان نەکەن وە خۆیان گەورەترین کێشە بۆ سرە بۆ لە سەرەوە هاتیتە ئەم گەورەترین کێشە لە دنیا لە ڕێی گفتوگۆکردنەوە چارەسەرەکرێ ئەگەر بەرامبەرەکە بێت ئەمە یەک بمانێت چی بکەین لەمە دووە بۆی حکوومەتێکی نیشتیمانی دروست بێت بتوانین هەمومان هاوکاری بکەین ئەویش هاوکاری هەمومان بکە چکە خێر و چاکەکردن وەکو دەرزیەکی کاتی وایە ئەبێ پێویستمان بە سیستەمە پێویست بە سیستەمێکە بێت بۆی هەمووان بەشدار بین مەبەست لەوەیە بۆی کە شتە گەورەکان چاکەین بۆی کە بیانی کە باسی سەرەمان کرد باسی ئەو دیاردەبێگومان کرد بێگومان بۆی کە لێەوە بچین بۆ ئەوە مەبەست ئەوەیە بێگومان وایە مەبەستمەوەیە پێویستە هەر هەمومان هەموو تاچێک لە شوێنی خۆیەوە هەتا ئەوانی کە شوێنی بەرپرسیارەتیان هەموو کەسێک بە ویزدان و مامەڵە بکات دەسەکانی خۆش بێ جان دکتۆر ئەوەی پێمە باسی نۆرە ئەکەین ئەوە دەرئەنجامە سەبەبەکەی هاوڵاتیە ئێمە من ئەم هاوڵاتیم باش دروستکە دەروون دروست و کەسێتی هەبوو بەرامبەری خوێنەوە ژینگە و وڵاتی خۆی خۆشویست سەرژەگرێت و ئیلتیزامیشی پێوەکە و ڕێزی یاساژەگرێت دەسەکانی خۆش بێ لە کۆتاییە لەم دیاردە بچووکۆ کە لە سەرەتای بەرنمەکەشەوە ئاماژەم پێەیە لە سەرەگرتنەوە چوینە گۆمەکەمان بە جۆرێ شڵەقان چوینە سیستەمە گەورەکانی ئەم وڵاتە چوینە لای بەرپرسە گەورەکانی ئەم وڵاتە چوینە لای تاچێکی ئاسایی هەتا بەرپرسێکی باڵای ئەم وڵاتە گەیشتینە ئەو من بۆ خۆمۆک و بینەر نەگۆک و ڕۆژنامەنووسە گەیشتمە ئەو قەناعەتی کە کاتێک لە وڵاتێکی پێشکەوتووە لە سوپەرمارکێتێکە ئەبینم 4-5 کەس بەسەرەیەکی منەظەم وەستاون تێگەم لەوەی ئەم پاشخانە و ئەم باگراوندە مەعریفە قوڵیان هەیە بۆیە گەیشتونەتە ئەو سەرەگرتنە کە ئێمە زۆر جار کە سەفەرەکەین زۆر بە سانایی و زۆر بە سادەیە ئەی بینین ئەوە و تاکانە تەندروستن بۆیە گەیشتونەتەوە قەناعەتە هیوادارم بە هەموو لایەک بە مامۆسایانی ئاینی بە مامۆسایانی زانکۆ بە دەروون ناسەکان بە کۆمەڵ ناسەکان بە کاسبکارێک بە کەساتیەکانی شار بە مامۆساکانی زانکۆ بە هەر هەمومان بە حکوومەت لەسەر و هەمومانەوە بە بەرپرسانی حکوومەت بە وەزارەتی ڕۆشنبیری بە وەزارەتی پەروەردە بە وەزارەتی خوێندین باڵا تکایە با دەستکەین بە چارەسەرکردنی ئەم دیاردە بچووکانە هەتا ئەم دیاردە بچووکانە چارەسەر نەکەین ئێمە ناتوانین وێنەی وڵاتێکی دەوڵەتدار پیشانین هیوادارم شتێکمان کردبێ خواتانە